بەهۆی وەستانی کارکردن لە ڕێگای سەرەکی بالیسان هەولێر سۆران نزیکەی هەفتەیەکە هاوڵاتیانی ناوچەکە ڕێگاکەیان بەڕووی هاموشۆی بارهەڵگرەکاندا داخستووە و ئاڵوگۆڕی بازرگانیان لەو ڕێگەیەوە وەستاندووە. تا ئێستاش حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هیچ بەڵێنێکی بۆ دەستپێکردنەوەی کارکردن لە ڕێگاکەیان نەداوە. حکومت زۆر بێمنەتانە، زۆر بێسفەتانە، بێباکە بۆ ماوەی چەند ڕۆژە تەنانەت سادەترین بەرپرسی حکومی و حیزبیشیان بەدەمداواکاریەکانمان نەهاتوون. یعنی خێرە لۆ پرۆژەی نازانم لە سپیلچێ لە کۆڕێ پارەدەبان قاندەیە لۆ بالیسانی پارەدەبان قاندانیە ئەوە دوو سارە تەندەر دەرچووە بە دوو ساران ینی خێرە زادەچ 20 کیلۆمەتری تەواو نەکرێ ئەو قسە بێ قس ینی من داریشی پێر ناخەرەتین ئەوی قسەی پارەی باق تێدانەمە. و هەروەها ئەمن یەک تێبینی دیکەن هەیە لەسەر قسەکانی کاکمێت خۆشناوی ئەمە چاوەڕێی ئەومان دەکرد بە جدی بێتە سەرخات و پرۆژەکەی دەست پێ بکاتەوە چاوەڕێی ئەومان لێ دەکرد کە هەواڵەتی دڵخۆشکەرمان پێ بدات هەمومان چاوەڕێی ئەوەی بووینکە لە کۆنگرێ ڕۆژنامەوانیەکەی بەڵام بەداخەوە بڕیاری ئەوەیدا کە ڕێگای کەرکوب بکاتەوە. ئەوە ژواتە بێمنەتە لە خەڵکی ئەو دەڤەرەی و ناوێ بە هانای ئەو دەڤەرەوە بێت. ڕێگای بالیسان درێژیەکەی تەنیا 22 کیلۆمەترە. ماوەی ساڵێکە تێک دراوە و بە بیانووی نەبوونی پارە لە بانکەکان کارکردن تیایدا وەستاوە. هاوڵاتیانیش دەڵێن ئێمە بووینەتە قوربانی ململانەی پارتی و یەکێتیم. لە بینی ئەو دوو ئیدارەی ئێرە ئەمە فەوتاینە. سارێکە ئێستا حکوومەت یارم بەحسە بڕیاردا ئەو زادەمان لە بۆ قیرتاوکە لە ساری هەفتاوە زمانی بەحسە و زادە هاتیە لەو کاتیەوە تا ئێستا نۆژن نەکراوەتەوە. بەرێ لە باتی حکوومەت یارم بێ بەهانەمانەوە دەرێ وڵە کاکە باز ساری بارگرتەوە کەرکوچی. ئەخر کاکە بەخۆمان خۆخۆرینە خۆ حکوومەتی هەرێم حکوومەتی بێگانەی حکوومەتی خۆمانە بەخۆمان دروستمان کردووە بەخۆمان قورمان بەسەری خۆمان کردیە کاکە بەخۆمان ماری خۆمان کاول کردیە. دەبوو ئێرە شەقامەکانی لە زێڕ بووان بەڕاستی هێشتان هەرچی بکرێت بۆ بالیسان و بۆ ئەم سنوورە ناکات بە باڵای قوربانیدانی خەڵکی ئەم سنوورە. لێرە بریندارانی چەکی کیمیایی پێویستیان بە چارەسەر هەیە. لێرە گرفتی دیکە هەیە کەم و کوڕترمان هەیە لە ڕووی ئیداری و خزمەت گوزاریەکان وەک پێویست نین. کاکە ئەوە جا گوتیان پینۆ پەڕۆکانەکەن پینۆ پەڕۆکەشیان نەکردن تێگەی جادەکەیان هەموو وەرگرت و ئێستا دەرێ حکومەت پارەی نادەین تێگەی مقاولەکە ئەوا دەرێ با حکومەت پارەم داتێ بەدوومان دیدەم تاو یەکەم والله وەزعیش نەدەغرنمان نەباخچەنمان هیچ نەما کەس نەوێت لە خانی بێتە دەرێ بە تۆزێ ئەوها قیناعی بەس دەڕێدا بڕۆت ئارێ وەڵڵا قیناعەکەش سەفەریە. لە هاویندا تەپوتۆز و لە زستاندا قوڕ و لیتەی ڕێگاکەیان هاوڵاتیانی دۆڵی بالیسانی بێزار کردووە. ئەو ناوچەی زۆرترین قوربانیان لە شۆڕشەکانی کورداوە و چیمیاباران کراون. بەڵام دوای 32 ساڵ لە حکومڕانی کوردی خۆماڵی تەنانەت نەتوانراوە ڕێگاکەیان بۆ نۆژەن بکرێتەوە. بەو هۆیەوە تا ئێستاش هەمان ڕێگاکانی پێشوو بەکاردەهێنرێن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بالیسان.